ئەندازیاری کارەبا و جێبەجێکاری پرۆژەکە. کاک گلۆڤان زۆر بەخێر بیت. زۆر سپاس گەلەکمانی. دەکرێت پێمان بڵێ گرنگی ئەم پرۆژەیە چییە؟ گرنگی ئەم پرۆژەیە بەپێی ئەوەی پرۆژەی باکسۆڵ بۆ شاری هەولێر تەبان دروست کراوە لەسەر شقامی 120 متری. طبعا شاری هەولێر بەوە ناسراوە کە ڕەهەندێکی مێژووی گەشتیاری هەیە. بە زیادبوونی پرۆژەی باکسۆڵ ڕەهەندی ئەوەی ژینگەیش زیاد دەبێت بەوەی کە پرۆژەی باکسۆڵ پرۆژەیەکی ژینگە دۆستە. باشەکەی پرۆژەکە تەواو دەکرێت بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. بەڵێ وڵی هیوادارین لە زووترین کادا بستە بەواری جێبەجێکردن. ئیشاڵە ئێستان ئەوەی کە کراوە طبعا 100 متری ئەوەیە بزای پانەلی خۆر کە هەم لە بۆ بەرهەمێنانی کارەبایە هەم لە بۆ دەبتە سێبەریش لە بۆ ڕێڕەوی پایسگل 200 متریش ڕێڕەوی پایسگل دەوێت جێبەجێ کراوە. بە تەواوبینی تقریبا ماوەی ساڵێک بۆ ساڵە نوێکی دەوێتن هەتا بستە بواری جێبەجێ کرد. باشە تاوکردنی ئەم پرۆژەیە کاک گلۆڤان چەندی پێویستە و ئەوەی کە پرسیاریشە ئایا کەرتی گشتی جێبەجێ دەکات یاخود کەرتی تایبەت لێرەشدا پرسیارەکە مەبەستم ئەوەیە کە ئایا دواتر ئەمە مڵکی گشتی دەبێ هەموو وڵاتیان دەتوانن بەکاری بێنن بێ بەرامبەرە یاخود لە بەرامبەر بڕەپارەیەک خەڵکانێک دەتوانن بەڵێ بەدڵنیەوە بێگومان ئەمە بە خۆرایی دەبێتن هەشتین پایسگل لەم شوێنە بە شێوازی دروستکردنەکەش بە شێوازی هاوبەش دەبێتن شێوازی PPP یعنی لە بە هاوبەشی لە ناوان کەرتی گشتی و کەرتی تایبەت دەبەر ئەوەی تا بارگران نەکەوتە زۆر سەر حکومەت وەکو دە بۆ گەشتمەکەی. یعنی پرۆژەکە لە کاتیکردنەوەی هەمیشە کراوە دەبێت بەڕووی هاوڵاتیاندا؟ بەڵێ هەمیشە کراوە دەبێت بەڕووی هەوڵاتیانە و بە خۆرایی پاسکل خواندنیم لێ دەخۆرن بەدڵنیایەوە. کاک گلۆڤان وەکو ئاماژەم پێکرد لە نزیک بەحرکەوە دەست پێ دەکات لەکوێ کۆتایی پێدێت؟ وڵات دێتەوە نەفسی شوێنی خۆی. ینی بە درێژایی بە درێژایی 40 کیلۆمەتر دێتەوە نەفسی شوێنی خۆی ئەو شوێنێک کە لێ دەست پێکراوە ئێستا وەکو پایلۆت پرۆجێکتە بەڵام کە لە داهات و دەستمان پێکردە بۆ تاوکردنێکی 40 کیلۆمەترەکە دێتەوە شوێنی خۆی و هەر بۆ زانیاری جەنابیشت ئەو 60 مێگاواتەی کە بەرهەم دەهێنیتن ئەگەر مەتەلەن ئەوە نسبەتی لۆ حساب بکەین لە بۆ ماڵان ئەگەن هەر ماڵێک بە مام ناوەند کار بەسەر بکاتن بەشی 10,000 ماڵ دەکاتن. بەڵێ خۆت ئەندازیاری کارە باشی کاک گلۆڤان پێم بڵێ کە ئەو وزەی کە لە وزەی خۆرکەوەری دەگرن و 60 مێگاوات کارەباتە چەندی پێویستە بۆ ڕووناکردنەوەی شەقامی 120 زۆر سپاس هەر بۆ وەسکردن جەناب ئەندازیاری شارستانیم بەتەنی شارەزاییم هەیە لە بوارەکاندا زۆر سپاس. بۆ نسبەت ڕۆناکردنەوە طبعا هەر جەنابتان ئاگادارن ڕۆناکردنەوە بەس بە شەوان پێویستی بە کارەبا هەیە فئەمە ئەو 6 مێگاواتێک کە بەرهەم دەهێنین دەیبەستینەوە بە تۆری نیشتیمانی کارەبای نیشتیمانی یعنی بە تۆری کارەبای نیشتیمانی هەموو هەرێمی کوردستان. ئەو کاتێ ئێمە بەڕاستە خۆ دەدەینە تۆری کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی ناڕاستە خۆ دەدرێتەوە کارەبا ڕۆناکردنەوەکان بۆ پێی کە ڕۆناکردنەوە تەنها شەوان پێشتی بە کارەبا هەیە. باشە کاک گلۆڤان ئێستا هەر ئاوا کە سێریەکەین تۆزێ مەترسیدار دیارە بۆ لێرە ئۆتۆمبیل بە خێرایی 110 کیلۆمەترە ڕوە لەوێ ئۆتۆمبیل بە خێرایی 110 کیلۆمەتر دێ چۆن ئەم پاسکیل سوارانە لێرە پارێزراو دەبن؟ زۆر باشە طبعاً ئەوەی کە جەنابەت ئاگاداری هەر بە پێی لێکۆڵینەیەک لە زانکۆی کوردستان پێش چەند ساڵێک کراوە ئەو کاتی ژمارەی لە ساڵی 60ەکان و 70ەکان تقریبا ئەو کاتی ژمارەی پاسکیل سواران و لە ژمارە ئۆتۆمبیل زیاتر بووە لە شاری هەولێر بەڵام بەپێی ئەوەی گرنگی نەدراوە بەو ئەوەی پاسکیل سواری و هەروەها بە زیادبوونی ژمارە ئۆتۆمبیلەکان وای کرد کە بابەتی پاسکیل سواری لەناو بچێت بۆیە ئێستان ئەو بیرۆکەی ئێستای پاسکیل سواری وا دەکات ئەوەی ئێستا ئەو وەرزشوانانە و ئەو خەڵکانی کە خولیای ئەوان هەیە پاسکیل سواری بکەن و بۆ خۆشگوزەرانی بەکاربێنن زۆر مەترسیان هەیە کە لەسەر شەقامەکان دەیان بینین بۆیە بە ینی کە ئەمە نەقلیان دەکەین بۆ ئەو شوێنە ئەمە گونجانترین شوێنە بووان و هەروەها مثلەن گاردرێل لێە و بە درێژای 40 کیلۆمەتر هیچ یەکتر بڕێکی نابێت نابێنی شەقام و ینی نابێنی ئۆتۆمبیل و ئەو ڕێڕەوی پاسکیلەکە و لە هەمان کاتدا هەردوو تەنیشتەکانی بە گاردرێلە ینی هەر سارێکەکە خوانەکە خۆی بە گاردرێلەکە ئەوکت ناگاتە ئەوەی لە هەمان کاتیشدا تێلبەندیشمان هەیە کە خەڵک ناتوانێت بپەڕێتەوە لەو شەقامە بۆ سەلامەتیان بەڕێی من باشترین شوێنە لە بۆ ئەوەی گونجاوترین شوێنە لەو ئەوەی کە ئەمە پاسکیل سوارەکان ببینەوێن دەر و کەلتوری وەرزشوانان و ئەوانی کە خولیای پاسکیل سواریان هەیە لەوێ بەردەوام بن لەگەڵ ئەمەشدا مەثەلەن ئێستان زۆر جار باز دەکەن کە ئەوە شەقامی سەرەکی ئەو سارە بە سەریعی لێ دەڕەوە بۆ مەسەلە ژینگە دۆستی من ئەوە پرسیار بوو لەلایەن بەڕاستی ینی پاسکیل سواری و هەر وەرزشێکی دیکە پێویستی بە ژینگەیەکی خاوێنە بەستۆ ئەو هەموو دوان ئۆکسیدی کاربۆنە لە ئۆتۆمبیلانە دەردەچێ ینی ژینگەکەیان پیس نییە؟ زۆر تەمان زۆر سوالێکی لە جێی خۆخۆتی بە پێی لێکۆڵینەوە زانستیەکان ئەگە سارە بە خێراییتر بڕاتن طبعاً دەرهاوێشتەکانی کەمترە لەوەی کە بە سەبری بڕوا و لە شوێنێکی قەرەباڵغ
بۆیە ئەو شوێنە زۆر گونجاوترە لە شوێنێکی قەرەباڵغ و یا مەتەرەن خێرایی سارەکە کەمتر بە بەپێی ئەوەی کە سارەکە ئەگەر لە ڕاوستان تو ئیش بکەی زۆر زەرری زیاترە لە دەرهاوێشتەکانی لەوەی کە بە خێرایکی زۆر بڕوات و بەوزێدا. باشە ئەی ژماری ئەو درەختانەی کە لە چواردەوری ئەم پرۆژێ دەچێنرێ چەند درەختە؟ بەڵێ بە درێژای 40 کیلۆمەترەکە تقریبان دەبێتە 160,000. ئێستا ئێمە نزبەکمان لەوێ چاندووە هەر بۆ زانی جەنابیش تەبعاً لەو 100 مەترەی کە ئێستا جێبەجێ کراوە وەکو پایلۆت پرۆژێکت کە بۆ تاقیکاریە لە ماوەی 48 ڕۆژ کار دەکاتن ئێستا ئەوەکە نزیکەی 15 مێگاوات کارەبایدایە نزیکەی 12.5 تەن CO2 گەڕاندێتەوە 12.5 تەن CO2 کە حسابی بکات دەکاتە بەرامبەرەوەی تۆ 850 دارت چاندبێ لە شوێنە. زۆر باشە کاک گلۆڤان لە کاتی تەواوبوونی پرۆژەکە ئەگەر من پایسکیلی خۆمم پێ بێتوانم بڕۆمیا لەوێ پایسکیل هەیە و ناچار دەبم ئەوانە بەگەر پاسکیلی خۆت هەموو خەڵکێک دەتوانانی ئازادە لەوێ پاسکیلی خۆی بینی و بەکاربێنی و بە خۆراییە و دەتوانێت پاسکیلیش لەوێش دانین ئەوی پاسکیلی نەبێ بێنتن لەوێ بەکاری بێت. زۆر خۆش باسیەکە ینی پێشبینیەوەکەم کە هەموو وەرزش دەستان و پایسکیل سواران ئێستا چاوەڕی تاوبوونی و پرۆژێ بن ئەتوانی کاتێکمان پێ بڵێ کەی تەواوە بێ بە نزیکەی تقریبان ساڵێک بۆ ساڵی نوێکی دەوێت ساڵێک بۆ ساڵی نوێکی دیکە ئێستا لە ئێستاوە تا ساڵ و نیوێکی دیکە یان لەو کاتی کە دەستان پێکرد ئیشەڵا لە نزیکترین دەرفەدا دەست پێ دەکات کە ئەگەر مەتەرەن پرۆژەکە لەبەرەوە هابەشە تۆ دەبێ مەتەرەن بۆ بەرهێنەر ئەوە ببیدۆزیەوە بۆ پرۆژەکە ئێستا کاری لەسەر دەکرێتن من متفائلم لەو بە زووترین کات دەست پێ دەکات فيعني هل لسه حساب كصالح بوصل نيوكي ترى ان شاء الله توابو دتي خدمت ان شاء الله صالون نيوكي كاتل لكاتي كرنوي بروجكت جاري ديك بيكو قفتو بوكينو زور بخير بيبرز لوان رشيد نقشبندي اندازياري شارستاني وجه بجكاري بروجكت زور بخير